ئەمێ چەند قسە بکەم سەبارەت بەو هێرشە درۆنیانی کراوە سەر هەرێمی کوردستان لایەن حەشدی شەعبی و گروپە میلیشیاکانی عێراقەوە لەگەڵ پازارانی ئێران بەڕاستی کارێکی ناشرینە و هاوڵاتیان تیای مردوون و کارەساتی لێکۆتۆتەوە و دوو حیزبی دەسەڵاتی پارتی وێشێتیش کە بەڕاستی دوو کۆمپانیان هاتوون بازرگانەکەن بە ژیانی خەڵکەوە و وەکو چی سەڵ خۆیان کردەوە قاوەکان و هیچ قسە ناکەن لەبارەی ئەم هێرشانەوە بەڕاستی ئێمە زۆر ئیدانەکەن و دژی ئەم کاران دەستان خۆش بێت. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ ئیدانەکردنی ئەو بارۆزروفی بەسەر کوردستانە تێدەپەڕێ بەڕاستی ئاسایش و ئابووری کوردستان لە مەترسێکی گەورەیە بەهۆی باڵادەستی گروپە میلیشیاکانی حەشتی شەعبی و هێرشکردنە سەر ناوچە مەدەنیشینەکانی کوردستان بە موشک و درۆنی خۆکوژی ئەمەش بەهۆی بێباکی دەسەڵاتی ناوچەی سەوز و زەرد و حکوومەتی عێراقی هەنگاوی جدینانێ بۆ پاراستنی خاک و خەڵک لە هەر هێرشێکی ناوخۆی و دەرەکی مەترسیدار بۆ سەر ناوچەکە. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داخۆک لە شاری ماسەر هەستان بە ئەنجامدانی خۆپیشاندان و ناڕزایەتی دژی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کە تێیدا لە نەوەی میلیشیانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی سەرۆکوەزیران و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەستاون بە کوشتنی خەڵکی بێتاوان و خەڵکی سیڤیل لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و شاری بەغدا و بەسڕا و شاری کەرکووکیش کامەش بۆتە هۆی دووبەرەکی لە نێوان هاوڵاتیانی عێراق لە تەواوی ناوچەکاندا تێدا ئێمە وەکو ڕێکخراوی داخۆک داوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە لە ڕابردوودا کۆمەڵگەی نێودەوڵەتیمان ئاگادار کردوێتەوە کەوە ئەم هێزە میلیشیانەیە کە دەبنە هۆی نەهامەتی بۆ هاوڵاتیانی عێراق لە تەواوی ناوچەکە لە بەردە کوسڵخانەی عێراق کۆبینەوە بە مەبەستی ئەو گربینەکمان مەبەستی ئەو هێرشانەکە لەسەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕانکە لەلایەن حەزی شەعبیەوە بەڕاستی ئەو دوو بنەماڵەیە پارتیۆچەتی بەس لە جیفانی خۆیان ئازان جیفانی خۆیان بکەن ئاو لە میلەتی کورد نادنەوە لە برسێتیکردن و غازگرانی داروبەردی بۆی ئەمە گروپ نەوانکردە بۆی دەنگ مامگاتە لایەنی پەیوەندیدار و لایەنی حکوومەتی بەریتانیا بۆ کێشانە سەر بە ئەنجامدانی چالاکیەک لە مانچستەر لە دژی ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و ئیدانەکردنی ئەو هێرشانەوە بێدەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە هیچ چاڵوێستێکیان نییە لە بەرامبەر و هێرشانە و ئێمە لێرەوە ئیدانەیە و کارە قێزە و ناکەین. تایم بە گربوونەوە لە بەردەم کوسڵخانەی عێراق دژی ئەو هێرش و داگیرکەرانەی بۆ سەر هەرێمی کوردستان کە لەلایەن حەرزی شایبیەوە ئاراستەی کوردستان دەکرێت و بێ هەڵوێستی دەسەڵاتی کوردی و حکوومەتی عێراق کە بودجە لەلایەن ئەوانەوە پێیان دەدرێت. ئەمانە ڕێکخراوی داخۆک لە بەردەم کوسڵخانەی عێراق لە شاری مانچستەر گردبوونەیەکمان کرد دژی هێرشە داگیرکەرەکانی حەشدی شەعبی وە سەر خاک هەرێمی کوردستان و ئێمەش لێرە کۆبووینەوە بۆ ئیدانەکردنی ئەو هێرشانە ناڕەوانی کە ئەکرێتە سەر خاک هەرێمی کوردستان. سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان ئێمە ئەمڕۆ کە 9 چواری ساڵی 2026 لە شاری مانچستەر هەستین بە خۆپیشاندانێکی هێمنانە دژی ئەو میلیشیانەی کە هێرشە دەکەنە سەر خاکی هەرێمی کوردستان و کەشایانی باسە هەمومان ئاگادارین کە هیچ شتێک هیچ پەرپەرچێک نییە بۆ ئەم هێرشانەی کە ئەگرێنە سەر کەس و کارمان لێ ئەوەشایانی باسە هەر لە شارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی لە هەموو عێراق هێرشێکی زۆرەکرێ هیوادارین لێرە ئێمە باسیەکەین ئەم خۆپیشاندانە بۆ ئەواکەین بۆی هەموو وڵاتەکان بیدینێت و بێتە دەنگ لەسەر ئەم کێشەی کە ئێستاکە تووشی هەرێمی کوردستان و عێراق بووەتەوە. ڕێکخراوی داخۆک هەستا بە ئەنجامدانی خۆپیشاندانێک دەربارەی ئەو هێرشانەیە کە ئەگرێتە سەر هەرێمی کوردستان کوانێکێتی و پارتی بۆ قسە ناکەن بۆ نایان بە جواب ئەو هەموو خەڵکەیە کوژرێ ئەو خەڵکە مەدەنیە کوژرێ هیچ کەسێ بە جواب نایە بە تایبەتی یەکێتی پارتی بە نەفرەت بوون یەکێتی پارتی دەستان